دەستگای ڕۆشنبیری جەمال عیرفان لە مەراسیمێکی شایستەدا 33 کتێبی لە بوارە جیاوازەکاندا بڵاو کردەوە. دەستگای جەمال عیرفان دەستگایەکی ڕۆشنبیری و ئەدەبیە لە ساڵی 2014 لە شاری سلێمانی دامەزراوە کار بۆ بەرەو پێشبردننی بواری نووسین و ئەدەب دەکات. هەرێم عوسمان نووسەر و جێبەجەکاری ئەم پرۆژەیە میوانە لەگەڵمان و گفتوگۆی زیاترەکەین. کاکەرێم سڵاو لێبێ بەخێر بێ. 33 ناونیشانی کتێب بە یەک گوژمە خراە بەردەم خوێنەران. ئامانج لێ چی بوو؟ بەڵێ دیارە ئەمە پرۆژەیەکە کە پێوترێ پرۆژەی وەرگێڕانی کتێبەکانی ئۆکسفۆرد کە ئۆکسفۆرد خۆتانەزان دامەزراوەیەکی ئەکادیمی بەناوبانگە لەسەر ئاستی دنیا پێگەیەکی جیهانی هەیە و ساڵانێکی زۆرە کە ئۆکسفۆرد لە هەموو بوارە جیاوازەکاندا بۆ هەر بوارێک کەسێکی پسپۆر هەڵ ئەبژێرێ بۆ ئەوەی کە لەسەر هەر یەکێک لەو بوارانە کە خۆی مەبەستێتی کتێبێک بنووسێت. دامەزراوەی ئۆکسفۆرد بوارەکانی کە هەڵی بژاردووە دیاری کراون نیە لەبەرەوە بۆ منە یەکەم کتێبی بە تیرۆریزم دەست پێەکە، بەڵام منە لەسەر فەلسەفە، لەسەر زانست، لەسەر تەکنەلۆژیا لە هەرج بوارێک کە تۆ بیگری کتێبی نووسیوە. جەمال عیرفان کە بە سپۆنسەری دکتۆر تاها ڕەسوڵە داوای لە من کرد کە سەرپەرشتیاری وەرگێڕانی ئەو کتێبانە بکەین بۆ زمانی کوردی کە ڕاستەوخۆ لە زمانی ئینگلیزیە و بکرێ بە کوردی. دیارە تا ئێستا بە دوو گوژمە 59 کتێب چاپ کراوە لەم پرۆژەیە. کتێبەکان خۆی زیاتر لە 700 کتێبەکە ئۆکسفۆرد نووسیویانە با بڵێن ئەو کتێبانەیان چاپ کردووە، زیاتر لە 25 زمانی دنیا ئەم کتێبانەی وەرگێڕاو بۆ زمانەکانی خۆی. خۆشبەختانە کە زمانی کوردیش ئێستا هاتوۆتە سەر یەکێک لەو زمانانەوە ماوەی نزیکەی وا 2 ساڵێک ئەبێ کە ئێمە خەریکی وەرگێڕانین. تا ئێستا 59 کتێبی لێ چاپ کراوە و تا ئێستاش بەردەوامە لە بواری وەرگێڕانایە و تا کار لە وەرگێڕانی ئەکرێت. ئومێد دەکەین کە بۆ ساڵانی ئایندا ئەو پرۆژەیە بتوانێت بگاتە ئاستێک کە کتێبخانەی کوردی ڕازی بکات بە ئەندازەیەک. ئەم پرۆژەیە چه خزمەتێک بە خوێنەرەکات؟ ئەم کتێبانە پرۆژەن واتە لە ئۆکسفۆردەوە بە پرۆژە هاتووە و ئێمەش لێرە وەگەڵێ نەکۆپی پێیز بەڵکو لەسەر بنەمای ئەوەی کە پێویستیەکی گەورەیە بۆ کتێبخانەی کوردی کە چۆن بتوانێت ئەو عەقڵە گەورانەی کە لەو پرۆژەیە هەیە بیهێنینە ناو زمانی کوردیەوە میوانداری بکەین، چونکە خودی وەرگێڕان بریتە لە دیالۆکردن لە نێوان زمانەکان، کللتورەکان، شارستانیەتە جیاوازەکان و ئەم پرۆژەیەش بە گشتی هێنانی بۆ ناو زمانی کوردی بە جۆرێک کە لە ڕاستی ئەوەندەی کە من خۆم وەک سەرپەرشتیاری نەبێت بەوەی کە وەگەڵێ باسی پرۆژەکە بکەم، بەڵام لە ڕاستیە تا ئەندازەیەکی زۆر لە کوالێتیەکی بەرزات وەرگێڕانی بۆ ئەکرێ هەم لە ڕووی زمانە کوردیەکەیەوە داڕشتنەوەکەی هەم لە ڕووی وەرگێڕان و ڕێنووس و هەتا دوایی. لەبەرەوە پێم وایە ئەمە خزمەتێکی زۆر گەورە ئەکا بە کتێبخانەی کوردی، بە خوێنەری کورد و لە ڕاستیە بە دەستگای ئەکادیمیەکان و زانکۆکانی کوردستان کە بۆ یەکەم جارە بە شێوازێکی زانستی کتێبەکان بە شێوازێکی ڕێکخرا و زمانێکی ڕۆشن هەر کتێبێک بۆ هەر بوارێک لە هەموو ئاستە جیاوازەکانە لە بواری پزیشکیەوە، لە بواری فەلسەفیەوە، لە بواری دەروونناسیەوە، هەرج بوارێک کە تۆ بیگری ئەم کتێبانە تایەتی و ئێمەژ لەناو ئەم 59 کتێبەیە کە وەک سەرەتا کردومانە بوارە جیاوازەکانمان هەڵبژاردووە، فیزیایە، هەر هەموو بوارەکانی تیا لە ڕاستیە. بۆیە یەکەم ئەمە میوانداریەکەکە بۆ وەرگێڕی ئێمە کە خۆی لە بواری جیاواز بات بۆ ئەوی زمانی کوردی پەروەردە بکەین کە بتوانێت بواری جیاواز لە خۆ بگرێت. ئێمە
لەکوێی زمانی کوردیا باسی ئەخلاقی پزیشکیمان کردو لەکوێی زمانی کوردیا باسی پانە پەتاکان و باسی کۆمەڵێک بوار و چەمکی تاوەزەمان کردووە کە هەمووی ئەیگەنیتە ناو زمانی کوردی و ئەمە واکات دڵنیام کە خوێنەری کورد پێی ئاشنا ئەبێت وە دڵنیام خزمەتێکی باشەکات. لەگەڵ پەرسەندنی تەکنۆلۆژیا کتێبی ئەلکترۆنی چ کاریگەریەکی کردوتە سەر کتێبی چاپکراو؟ بێگومان ئەمە لەسەر ئاستی دنیا کێشەیەکی گەورەیە ئەگەر نای بنین کێشە یاخود لە ڕاستیا نای بنین پێشکەوتن لەبەرەوەی کە شتێک نییە تەنیا ئێمە باسی خۆمان بکەین کێشەیەکی جیهانیە گڵۆباڵەوە لەبەرەوە ئەمریکی واقعیشە لە ڕاستیا بۆیە پێم وایە ئەمڕۆ هەمومان تەکنەلۆژیا بەکارێنین هەمومان لەتر لە ڕێگەی موبایل بە یاخۆ کۆمپیوتەرەکانمانەوە هەر زانیاریەکمان بێ یەکەم شت وەگەڵە پەنا بۆ گوگڵ ئەبین لەبەرەوە بەشێکی زۆر لە دامەزراوەکان مەبەستم لە بڵاوکراوەکان و دامەزراوە ئەکادیمیەکانە ئەمڕۆ کتێبی چاپکرا و چاپ ناکەن ئەنی زۆرتر بە شێوەی PDF لەبەرەوەی تۆ لە هەر شوێک بی ئەتوانی بە ئاسانی و PDFت دەستکەوێت بۆیە بوارێکی فراوانتر وە خەساری وەرەقە و چاپ و ئەمانەش ئەجێڕێتەوە بۆیە زانکۆکانیژی ئێستا توێژینەوەکان زۆربەی هەر لەسەر ماڵپەڕەکانیان داهێنێن بۆیە شتێکی جیهانیە ئەمە بەڵام لە پاڵیشە لە ڕاستی ئەمە بەمانای ئەو نیە من پشگیری ئەوە کەم یا لەگەڵ یابم وەکو بۆچوونی خۆم پێم وایە کە ئەبێ ڕێزی کتێب بگرین وەکو چاپکراوە وەکو کاغەز کتێبخانەکانمان هێشتا لە ماڵەکانە ڕێزی لێ بگرین لەبەرەوەی کە پێم وایە هزار کتێبیش لە مۆبایلەکە تا بێ وەکو ئەوە نیە کە کتێبێک لە ناو ماڵەکە تا بێ بێگومان ڕۆحێتێکی ترە جگەلەوە ئەم هەموو مناڵە تۆ لە ناو خێزانەکانە میوانێت کتێبەکان ئەبینێت وای لێ ڕۆژە لە ڕۆژان کتێب ببینێ زانی جیاواز لە کتێبی قوتابخانە بەڵام لە ناو شاشەی موبایل و لە ناو وەگەڵی غەزانەی موبایلەکانە هیچ دیار نییە لەبەرەوە وەکو نووسوو وایە تۆ کەی خەبەریەکەی تۆ کاتێک خەبەریەکەی تۆ کە پێویستیە بەڵام کاتێکە کتێبەکان لە کتێبخانەیە بن بەرجەستە بن زیندوێتیەکی هەیە هەم بۆ خوێنەرەکەش کە دەست و پەنجە لەگەڵ ئەو وەرەقانەکە لە ڕاستیە هەم لە ڕووی بۆنکردنی ئەو کاغەزانە هەم لە ڕووی نووسینی تێبینی و ئاوێزان بوون لەگەڵ دەقا زۆر گرنگە کە پارێزگاری لەوە بکەین کە کتێب چاپ بکرێت بەڵام وە گوتم ئەمە دۆخێکی جیهانیە هاتۆتە پێش پێویستە کات ئێمە لەگەڵ هەردوو ئاراستەکەیان بڕۆین وەکو کورد مەبەستمە نە ئەوە بێ کە سازش تەواو بۆ تەکنەلۆژیا بکەین و کتێبی چاپکرا و وەلا بنین لە پێناو ئەوەی کە کتێبی PDF یا ئۆنلاین بەرجەستە بێ بەڵام لەگەڵ ئەوەشا زۆر گرنگە هۆشیاریمان هەبێ بەرامبەر بەم دنیاە ئەمە بۆ لە ڕاستیان ناوەندە ئەکادیمیەکان ئێجگار پێویستە ئەمە باسی حکوومەتی ئەلکترۆنیەکەین لە ڕاستیە کتێبخانەی ئەلکترۆنی و دامەزراندنی بوارە معریفیەکانیش بۆ بە PDF کردن یا بە ئۆنلاین کردنی ئێجگار پێویستە بۆیە گرنگە هاوسەنگیەک هەبێ بەڵام فەرامۆشی نەبێ بۆ هیچیان هیوای سەرکەوتنتان بۆ خوازم سپاس بۆ ئامادەبوونە. سپاس بۆ.